سێمین پێشانگای نێودەوڵەتی تەکنەلۆژیای هایتێکسە. Welcome to HITEX 2022. HITEX is the biggest technology fair in Iraq. HITEX 2022. 186 کۆمپانیای تەکنەلۆژی لە 30 وڵاتی جیاواز بە نوێترین ئامێر و بەرنامەی تەکنەلۆژیا لەم پێشانگایە بەشداریان کردووە. لە ساڵی یەکەم نزیکی 60 کۆمپانیامان هەبوو، لە ساڵی دووەم نزیکی 92 کۆمپانیامان هەبوو، لە ساڵی سێم ڕێژەکە بەرز بوویەوە بۆ سەروی 180 کۆمپانیا. زۆر کۆمپانیەکان هەمویان لە بواری تەکنەلۆژین. وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی و زانکۆکانی بەشێکی سەرەکی پێشەنگاکە پێک دەهێنن کە نوێترین خزمەتگوزاری تەکنەلۆژیای وەزارەتەکەیان نمایش دەکەن. ئەو ئێمە لێ عەرزمان کردووە خەدەماتی یەکجار باش و سەردەمین بە مەعایر و ستانداردی نێودەوڵەتی پێشکەشکراوەوە هەیە و ئەمانە ئێمە ڕۆژانە لە وەزارەتی خوێندنی باڵا کاری پێەکەین، یعنی هەرەوە نێ بە لێرە عەرزمان کردوێەوە دوای تەجروبەی چەندێک دو ساڵی ڕابردوو ئێمە ئێستاکەمین جارە یەن لێرە عەرزەکەین وەکوتم کاراسانی بۆ هاوڵاتیان. لەم پێشەنگایەدا بیرۆکەی زانستی تەکنۆلۆژی نزیکەی 40 گەنج دوای هەڵسەنگاندن و پەسەندکردنیان لە پێشانگاکە نمایش دەکرێت تا خاوەنکار و کۆمپانیاکان بتوانن سوودیان لێوەربگرن. بيجني VR virtual reality تكنولوجيا كو جالكو ادفانسا خيالك اشوبيا وقت تشي تكبر خو هش كتوت عالمك جديده داخل VR دا من شقه چكري کۆمپانیاکانی پەیوەندیکردن بەشێکی سەرەکی پێشانگاکەن و نوێترین خزمەتگوزاریەکانیان لە بوارەکانی پەیوەندی و ئەنتەرنێت بۆ هاوبەشەکانیان دەخەنە ڕوو. بەردەوام هەوڵمان داوە نوێترین تەکنەلۆژیا پێشکەش بە بەشداربووەکانمان بکەین لەسەر ئاستی عێراق. هەروەها ئەوڵمان داوە ئەو ئۆفەرانەی کە هەیە لەگەر باری بەشداربووەکانمان بگونجێت. پێشەنگای نێودەوڵەتی هایتێکس کە تایبەتە بە ئامێرە تەکنۆلۆژیەکان بۆ ماوەی 4 ڕۆژ کارەکانی لە هۆڵی پێشەنگای نێودەوڵەتی هەولێر بەردەوام دەبێت. ڕەنجە ڕەحمان، کورتسات نیوز، هاولێر.